بەهۆی گەشتی دەرەوەی وڵات لەلایەن بەشێک لە وەزیرەکانی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمەوە کۆبنەوەی هەفتانەی ئەنجومەنی وەزیران ئەنجام نەدرا. ئەمە لە کاتێکدا فەرمانبەرانی یاریمی کوردستان چاوەڕێن حکوومەت کێشەکانیان بە تایبەت قەیرانی موچەیان بۆ چارەسەر بکات. پێنەدانی موچە و دانەمەزانی دەرچوان و ڕاگررتنی پلە بەرزکردنەوەی فەرمانبەران و دەیان کێشەی تر دەبوایە خەمی سەرەکی حکوومەتی ماوە بەسەرچوو بێت و تەوەری کۆبنەوە بەردەوامەکانی بێت. کەسی حکوومەت ئامادە نەبوو کۆبنەوەی ئاسایی هەفتانەی خۆشی ئەنجام بدات. ئەم حکوومەتە بەڕاستی حکوومەتێکی شکست خواردووە، حکوومەتێکە ناتوانێت وەڵامگۆی داخوازیەکانی خەڵکی کوردستان بێ، وەڵامگۆی داخوازیەکانی موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان بێت و لەم قەیرانانە ڕزگاری بکات. چونکە حکوومەتی سەرکەوتوو ئەوەیە کە بتوانێت لە کاتی قەیرانەکانە زاڵ بێ بەسەر قەیرانەکانە، بتوانێت توانای چارەسەری کێشەکانی هەبێت، توانای ئەوەی هەبێت کە ڕوبەڕووی قەیرانێک بوویەوە قەیرانەکە نەسبێرێ بە قەیرانێکی تر، بەڵکو قەیرانەکە لە کاتی خۆیان چارەسەر بکە. بەڕاستی چاودێرێکی سیاسی دەڵێت حکوومەتێک هەڵقوڵاوی ناخی خەڵک نەبێت و لە خەڵکی بێمنەت بێ هەروە دەبێت. پێویست بوو ئێستا چەندین کۆبنەوەی نەئاسایش ڕێک بخرێت بۆ چارەسەری موچەی فەرمانبەران. چونە دەرەوەی بەرپرسانش لەم تۆقیتە هەستیارە کە فەرمانبەران بەم دۆخە گەیشتون، ئەوەش بەڕاستی گەواهی دەری ئەوەیە کە بەرپرسان دەبێت زۆر خەمسار بن، زۆر بێباک بن، زۆر بێمنەت بن. دەنا ئێستاکە کاتی ئەوەی نییە کە بەرپرسانی هەرێم لە دەرەوەی وڵاتون لە گەشت و گوزار بن و موچەخۆرانیش ئەم دۆخە سەخجیرە بگوزارێنن. حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان هەموو چوارشەمەیە کۆ دەبێتەوە، بەڵام ئەم هەفتەیە کۆ نەبۆتەوە و هۆکارەکەشی بۆ گەشتکردنی بەشێک لە وەزیر و بەرپرسەکانی بۆ دەرەوەی وڵات لە پشوەکانی جەژندا دەگەڕێتەوە. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.